بەناوی خی گەورە بەخشندە میرهەبان لە گفتوگوی ئەمڕۆماندا باس لە ڕۆڵ و پێگەی ئافرەت دەکەین لە بوارە جیاوازەکاندا لە هەرێمی کوردستاندا. ئەویش بە میوانداری سەبریە غەفار بە پرسی ڕێکخراوی ئاوەز نەجیبە لەتیف چالاکوانی بوارەکانی ئافرەتان بەخێر بێن. تا ئێمە لای تۆ نەجیبەخان ئێمە ئەزانین ئەم چەند ڕۆژەی ڕابردوو کە 8 مارسە کەناڵەکانی ڕاگەاندن و سۆشیال میدیا چەند سەرقاڵن بەیادکردنەوەی ئەم ڕۆژە وە کۆمەڵە کار و چالاکی ئەنجام دەدرێت کە بانگەشەی مافەکانی ئافرەت دەکرێت بەڵام دەبینی ڕێکخراوەکانی ئافرەتان کە سەر بە ڕێکخراوە سەر بە حیزب ئیسلامیەکانن کەمتر یادی ئەم ڕۆژە دەکەنەوە هۆکارەکەی بۆچی گەرێتەوە ئایا بۆ ئەوە گەرێتەوە کە ئایانی ئیسلام مافەکانی ژنی دەستەبەر کردووە یاخود بۆچی؟ وڵای بەناوی خۆی گەورە مێرەبان سوپاس بۆ ئێوە بۆ ئەو دەرفەتە بێگومان قەزەی ژنان یا باسکردن لە پرسەکانی ژنان کۆن و نوێیە توانین بڵین ینی لە کۆنەوە قسەی لەسەر کراوە و هەردەم باز لەوە کراوە کە ژنان مافیان زەوتە کرێەوە مافیان وەکو ئەوەی کە هەیە پێ نادرێ بۆیە بەردەوام ئەم چالاکیانە بوونی هەبووە و ئێستاش بەردەوام هەر هەیە و هەتا لە 1975 کە ڕۆژێک دیاری کرا بۆ ڕۆژی ئافرەتان لە نەتەوە یەکگرتووەکان کە ئەویش 8 مارسە بۆیە ساڵانە ینی ئەم ڕۆژە جیهانیە ساڵانە لە هەموو جیهان لە زۆربەی وڵاتان ئەم یادە ئەکرێتەوە و ژنان بە جۆرەها شێوە ئەم یادە بەرزڕاگرن و باز لە پرسەکانی ئافرەتانەکەن لەبەرەوەی بەڕاستی زۆر قسە لەسەر پرسی ئافرەتان کراوە زۆر قسە لەسەر مافی ئافرەت کراوە بەڵام ئەتوانین بڵین تا ئێستاش هەر ئەو کێشەیە هەر بەردەوامە و ئێمەش لە هەرێمی کوردستان ینی لە دوای ڕاپەڕینەوە زیاتر ئەتوانین بڵین ڕێکخراوەکان ساڵانە سەرقاڵی یادکردنەوەی ئەم ڕۆژە ئەبن و تا ئێستاش کە بەردەوامە بەڵام من پێم وانێ ڕێکخراوی ئیسلامیەکان ینی کەمتەر خەمیان کردبێەوە یا خودوەکو پێویست بەشداری ئەو چالاکیانیان نەکردبێ بەڵام ئێمە ئەبینین ڕێکخراوەکانی تری خانمان لە 8 مارسدا کۆمەڵێک کار و چالاکی ئەنجام دەدەن کۆمەڵێک سیمینار و وەرکشۆپ کە پارەیەکی زیادەی سەرفی ئەەکەن پێ دووە ئەم سیمینار و وەرکشۆپانە ئەبنە هۆکاری بەدەستێنانی مافەکانی ئافرەتەن هەر لە یەک ڕۆژدا خۆی ڕاستە ینی وەکوتم بە چەند هەر کەسە و بە شێوازی خۆی ئەم یادە ئەکاتەوە لە ڕێکخراوەکان لە چالاکوانەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی یا ڕێکخراوەکانی بوارەکانی ئافرەتان قسە لەسەر ئەم یادانە ئەکرێ بەڵام ئەوەی کە تا چەند ئەم چالاکیانە ڕۆڵ و کاریگەری هەبووە بێگومان دوولانێ ینی ئەتوانین بڵین کاریگەری هەبووە چونکە بە درێژایی ئەو ئەتو ئەگە وەکوتم لە دوای ڕاپەڕین و حسابێکین بە درێژای ئەو 30 ساڵێ ینی ئافرەتان تا ڕادەیەکی باش ئاشناکراون بە مافەکانیان بە ئەرکەکانیان و بە ڕۆڵ و پێگەیان لە کۆمەلگا بەڵام بێگومان هەندێک لەو چالاکیانش ئەتوانین بڵین لە ئاستی پێویستانەوە یا خۆت کاریگەریەکەی کەمترە لەو ڕۆی کە بۆ نمونە چالاکی هەیە تەنها لە ژوورە داخراوەکانە لە هۆڵەکانە یا ئەتوانین بڵین ژمارێک لە نخبە ئەم چالاکیانە ئەبینن یا بەشداری تیاکەن ینی پێویستەکە ئەمە بێتە دەرەوە لەو شوێنانەوە سەرجەم ئافرەتان لە کۆمەلگا ئاگادار بن بەوەی کە ئیشەکرێ بۆ مافی ئافرەتان و ڕێکخراوەکان کاریگەریان هەبووە لەسەر کۆمەڵێک کەس ینی پێویستەکە کە ئەمە فراوانتر بکرێ و ئەو چالاکیانەی کە ئەکرێت شێوازەکانی بگۆڕێ بۆ ئەوەی کە زیاتر چونکە بەڕاستی ئێستا گلەی هەیە لە ڕێکخراوەکان گلەی هەیە لە چالاکوانەکان بەوەی کە ئەو هەموو ساڵە ئەوان لە کار و لە ئیشکردنان ینی گلەیەوەیان لەسەرکە وەکو پێویست نەیانتوانیوە ڕۆڵ و کاریگەریان هەبێ ئەمە لەوانەیە بۆ چەند حاڵەتێک بگەڕێتەوە بەڵام پێویستەکە ینی شێوازی یادکردنەوەکانیش گۆڕانکاری بەسەرابێ بە پێگۆڕانی ڕۆژگار و بە پێگۆڕانی ئەو بارودۆخەی کە هەیە بە تایبەتی لە ئێستا توانین بڵین کێشەکانی ژنان پێیناوەتە قۆناغێکی ترەوە یعنی لە ڕابردووە ئەگەر باز لە مافی ژنان کرابێ ئەگەر باز لە ئاشناکردنی مافی ژنان بوو بێ ئێستا تا ڕادەیەک ژنان ئەتوانین بڵین ئاشنان بەڵام جۆرێکی تر لە کێشە سەری هەڵداوە ئێستا کە
پێویستەکە جۆری چالاکیەکانیش نەجی بەخان هەرێمی کوردستان بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەمیشە حکمێکی سیستەمێکی پیاوسالەری و عەشایری بەڕێوی بردووە پێی دوایە هەرێمی کوردستان ژنەکان لە هەرێمی کوردستان توانیویانە ئەو بربەستانەی سیستەمی پیاوسالەری و عەشایری بشکێن و بەرەو پێشەوە هەنگاو بنێن خۆی ئەتوانین بڵێن ژنان قۆناغی باشیان بڕیوە و تا ڕادەیەکی باش وەکو وتمان بەدەم داواکاری ژنانەوە ڕۆشتون بەڵام مەسلەی بوونی پیاوسالاری ئەتوانین ئێمە بە شێوازێکی تر ئەگەر تعبیری لێ بکەین بەوەی کە لەوانەیە پیاوان وەکو پێویست ئاشنا نەبن بە مافی ژنان بۆیە وەکوتم یعنی ئێمە پێویستەکە جۆری چالاکیەکان بگۆڕین بۆەوەی کە تەنها قسە بۆ ژنان نەکەین تەنها قسە بۆ چینێکی دیاریکراو نەکەین ئێمە هەر باس قسە بۆ ژنان بکەین و بڵین ئەوە مافەکانتانەوە بەو شێوازەیە یعنی پێویستەکە جۆری چالاکیەکە بگۆڕێ بەوەی کە ئێمە قسە بۆ پیاوانیش بکەین و پیاوان تا ڕادەیەک پاڵپشتی کێشەکانی ژنان بن چکە ینی بەڕاستی بەداخەوە ئێستا ئەتوانین ئەوە بڵین کە پیاوان وەکو پێویست پاڵپشتی ژنانی لە داواکردنی مافەکانە بۆ نمونە مەسەلەن یعنی ژنان شتێکی زۆریان داوا نەکردو لەوەی کە پیاوان بسڵەمێنەوە یا بڵێن مەسەلەن زۆر جارە بیستین کە ژنان بە جۆرێک تاوانبارەکەن بۆی کە پیان لێ ڕاکێشاوە یا زیاتر لە مافی خۆیان داواکردو نەخێر ینی ژن چیەوێ لە پیاو تەنها ڕێز و احتیرام و خۆشەویستیە لە ناو خێزانە لە دەرەوەی خێزان لە شوێنی ئیشکردن لە شوێنی کارکردن یعنی ئەوەی کە بە مافی خۆێزان و داوای کرۆ تەنها ئەوەی ینی شتێکی زۆری داوا نەکرۆ تا پیاوان نەتوانن هاوکاریان بن وە دەستبارگریان بن لە بەدەستێنانی ئەو مافان زۆر باشە سابریە خان لە ڕۆژی هەشتی مارس کە بە ڕۆژی ژنان ناسراوە و جگەلەوە ئێمە 25 نۆڤەمبەرمان هەیە 16 ڕۆژەی بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی لەم دوو ڕۆژەدا زۆر کەم پیاو دەمیدرێت یاخود هەر نابینرێت بۆ پاڵپشتیکردنی مافەکانی ئافرەت یان بۆ هاوکاریکردنیان لە کار و چالاکیەکاندا ئێمە دەزانین ژن و پیاو هەردووکیان هاوکارن بۆ ئەوەی کە هاوسەنگی ڕاگرن لە کۆمەڵگادا هەرێکێک لە ژن و پیاوەکە کەم تەرخان من ئەم هاوسەنگیە نامێنێت هۆکاری ساردی پیاوان لە بەدەستهێنانی مافەکانی ئافرەت یاخود پاڵپشتیکردنی ئافرەت بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاومان بۆ بینەران و گوێبیستان و بۆ هاوڕێی عەزیز و خۆشەویست و جەنابتان لە ڕاستیدا نازانم یعنی نیسبیە مەسەلەی دەرکەوتنی پیاوان و بەشداریکردنی پیاوان لە مەسەلۆ بۆنەکانی ژنانە کە ئەمانە خۆی ئەم بۆنانە هەمووی ڕەمزن یعنی هەریەکەیان بە هۆکارێک دروست بووە دوجار ڕەمزە بۆ ئەوەی لە کۆی ساڵا تۆ چیت کردووە لە کۆی استراتیژی کە ئەمە بەشداریکردنە دابەژە بێت بەسەر کۆی هەموو پێکهاتەکانە دەسەڵات بڕێکی بەرەکەوێ لەم مەسەلانە خێزان بەشێکی بەرەکەوێ ڕێکخراوەکان بەشێکیان بەرەکەوێ مشارەکە و بەشداریکردنی کۆی پیاوان و ژنان لە قەزیەکانی یەکتریا ئێمە گەر هەر هەمومان بگەڕێنەوە بۆ شتێک کە مرۆڤ دۆستی بێ هەمومان چۆن کۆمەڵگەیەکی ئارام کە مرۆڤەکان بە ژن و پیاوەتیایە لە کەناری ئارامیە بن هەرێکیان ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ ژنان ڕاستان بۆنانە تایبەتن بە خۆیان ئەگەر ئێمەی ژنان بتوانین شێوازی خیتابمان ئەو گوتارانی کە بەکاری هێنی کە خۆشبەختانە ئەم ساڵ هەستم کرد گۆڕانکاری دروست بووە وەکو چۆن ئێمە دائیمە لە عیلمی تەنمیا ئەڵێن پەرداخەکە ئەگەر نیوەی پڕە مەڵێ نیوەی خاڵیە بڵێ نیوەی پڕە ئێمە بتوانین لە ناو کۆمەڵگا هەمیشە نەڵێن ژن چەوساویە ژن بێمافە ژن وایە ژن وایە یعنی مقابل ئەوەنەی تر ڕەتفیعلی لەگەڵا دروستەکەی بەڵام ئێمە بین ژن خۆی هەوڵبات لە دوو جەمسەر ئێمە بین باس لەوە بکەین کە ئەمەی نەجیبەخان ئاماژەی پێکرد لە دوای ڕاپەڕینەوە ڕەوشی ژن لەم هەرێما بەرەو کوێ چووە بەشێکی لەوەی کە بەشداریکردن و مشارەکاتی جوانی سیاسی دەرکەوتووە کۆمەڵایەتی دەرکەوتووە نیسبەیەک ئابووری دەرکەوتووە ئایا ئەمە لە ئاست وەکو هەر یەکێکی تر لە سێکتەرەکانی ئەم هەرێمە ئاستی خواستی ژنانایە ئێمە لە ماوەی 30 ساڵی دەستەڵاتێکی خۆماڵی کوردی ئەگەر استراتیژێکی درێژخایانی بۆ داهاتوو بواە ڕەوشی ژن بەرەو کوێ بگەیەنێت ئێستا ئافرەتانی ئەم هەرێمی کوردستان کە من حەزەکەم زۆربەی شتەکان بە داتا قسەی لەسەر بکرێ
وەختێک کە ئەڵین گۆڕانکاری لە 30 ساڵی ئێمە بە شێوازێکی گشتی سەیری مەسەلەکەکەین لە ڕووی خوێنەواریەوە ئافرەت گەیەنراوەتە کوێ لە ڕووی چاکسازی کۆمەڵایەتیەوە گەیەنراوەتە کوێ لە ڕووی ڕەهەندی اقتصادیەوە گەیەنراوەتە کوێ لە ئاستی ڕۆشنبیری و هزریەوە گەیەنراوەتە کوێ ساڵانە لە بۆنەکانە دەستگا پەیوەندیدارەکان وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە کاروباری کۆمەڵایەتی راپۆرتی خۆی ئێهێنێ ئەنجومەنی خانمان راپۆرتی خۆی ئێهێنێ لە مناسەباتەکانە عەرزی کات ئێمە لە مودەی ئەوەنە دەسەڵاتی کوردیە توانیومانە ئەم هەرێمە پێکاتەکەی ئەمەنە ژنە ئەمەندە گۆڕانکاری لە ڕەوشی ژنا دروستکەین بەڵام هەتا ئێستا بەداخەوە خاوەنی دەسەڵات هەر بە هەڕەمەکی قسەکە خەڵکی عامە هەر بە هەڕەمێکی قسەکە ڕێکخراوەکان هەر بە هەڕەمەکی جاری وا هەڵین ژن کوشتنە جارێک گۆفت بووین لە دەرەوە هەر کە ئەچوینە هەر شوێنەیان و ئەوە بۆ ژنەکوژن تو مەزە لێرە کۆمەڵێک ئیشیان پەمە هەیە یعنی ڕسمەکانە بن هەموو دەستگاوینەکانیان پێ ئەیگەڕن ئەری لە شوێنەکەوتم ئادەی ڕاوەستن با بیگیان خۆش شەوانە لە نادی و لە هەندێک شوێنە دە ئەوەنە ژنە کوژرێ لەم وڵاتانە ئەوە بۆ بەناوی ئازادیشەوە ئەمەی ئێمە بۆ ئەوەندە گەورە کراوە بۆ ئەمەندە بازاری پێگەرم کراوە یا خەڵک تیجارەتی پێوە ئەکا ئێستا ئەمەی ئێوە شەڕی لەسەرەکەن لەسەر کۆمەڵێ مافی یەکسانی ئیشکردن و مافی یعنی ئینسانیت بوونی گێڕانەوەی بەهای ئینسانی ژنی کورد لە ساڵانێکی ڕابردووی هەر بیدایەت دەست پێکردن ژنمان بۆ ڕئیس عەشیرەت بووە لادی بردووە بەڕێوە ڕۆڵی کاریگەری بینێ ئەسڵەن کۆمەڵی ژنی خاتونمان بۆ دروست بوون لە لادیوینەکانە بە دەیان شەهادە ئەمڕۆ ئێمە ناتوانین ڕۆڵی ئەوان ببینین کەواتە زەمینەی ئەم هەرێمەی ئێمە لەگەڵ بوونی کۆمەڵێ زوڵم و ستەم کە کراوە نیسبەیەکی کەم وەکو لە هەموو دنیا هەیە بەڵام ژن تا ڕادێک لە ڕووی کەرامەتی لە ڕووی ئینسانیەتی باشتر پارێزراوە ئێستا لە مودەی ئەم 30 ساڵاڵین بەشێکی زۆری بەرپرسیارەتی ڕووەکاتە دەسەڵات سەبرەخان بە ئەمە باس لە شۆڕشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاکەین کە لە 8 مارسا کۆمەڵێک ئافرەت لە کارگەکە هاتنە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان کرد بەڵام پێ دوانیە ئەو شۆڕشە ئامانجەکەی خۆی لە دەستیا و ئەرکێکی زیاد کرد بۆ ژن کە ئەرکی کارکردن لە ناو کۆمەڵگادا آخر تو ئەبێ ئێمە ئیشکردن تەصنیف بکەین بۆ نمونە کۆمەڵی چاکسازی کۆمەڵایەتی هەیە پەروەردەیی هەیە بەشێک ئابووری هەیە ئەمانە بە ژن ئەکرێ تەندروستی و زانستی هەیە ئەمانە ژن حاجەیە ئەسڵەن ئەبێتە واجب بەشداری بکە بەڵام دائیمەن من جملەیەکی مامۆستا عەبدوڕەحمان سدیق هەیە لێمەوەڵێ ئەرکی سەردەمتان پێ گەیشت بەس مافی سەردەمتان پێ نەدرا یعنی ئەم ئافرەتەی کە ئەرکی سەردەمی ئەیی تێبێتە دەرەوە ئەبێ لەولاوە مافە سەردەمیەکانیشی بیتە مافە سەردەمیەکان چییە؟ بۆ نمونەیە سەبەبی ئامارەکان لە هەرێمی کوردستانە زۆربەی مۆزەفینی ئاستی خوارەوە کە موچەکانیان 300 و 400 لە بینی لە 150 بۆ 60 ئافرەتە پلە باڵاکان پۆستە باڵاکان ناوەندە حەساسەکان کە موچەکەیان ئیکتیفاکە لە یەکیشی پڕ نەکردوێتەوە هەمووی ئافرەتە ئەمەی خوارەوە بەیانی سعات حەوت ڕائەکە هەتا سعات 30 ئێوارە ئەبێ بێتەوە ئیشەکانی ماڵیشی بکە هەموو یعنی ویلادەی ئەبێ فەقیرە بۆ ئەوی موچەکەی کەم نەکات مۆڵە دووەرناگرێ ئەچێتەوە بۆ سەر ئیشەکەی تۆ ئەرکی سەردەمت کرد بەڵام مافی سەردەمت نەیە کە ئەم ژنە 2 ساڵ باتەمەتۆع بکە بە ئاستی موچەکەی باڵا بێ دوجاریش با ڕۆڵی خۆی ببینێ وەکو کەسێک لە دەرەوە کە من قەناعەتم وایە ئافرەت لە کۆی ئەو 24 سعاتی لە بەردەسایەتی هەرچەند هەر کەسە بۆ خۆی ئازادە بەڵام ئەتوانێت چەند سعاتێکی باش لە دەرەوە بۆ ئافاقی خۆی بۆ کرانەوەی بەڕووی کۆمەڵگا بۆ ئەو تاقە و توانایی کە هەر کەسە خوارد لە مەجالێکە تاقە و توانای پێبەخشیوە لەو مەجالی خۆیان خزمەت بە کۆمەلگا بکە بەڵام لە پاڵەوەشە ئاسانکاریەکانی بۆ تەرتیب کرابێت لە ڕووی خێزانداری ئەم کارە کاریگەری سلبی دروست نەکات لەسەر ڕەهەندی خێزان کە زۆر کاریگەرە و بەردی بناغی کۆمەلگایە ئەگەر توانرا لە ناو خێزانە ژن و پیا و بەختەوەر بوون هۆشیار بوون ئاستی ڕۆشنبیری و اقتصادی و ئەمانەیان تا ڕادەیە متەمەکین بوو دڵنیا بە نەوەیەکی سەرکەوتوو بۆ داهاتوو ژەهێنە ناو کۆمەلگاوە بۆیە ئێمە مەفروزە لەم بۆنانە هەر شوێنێک ئاستی بەرپرسیارەتی خۆی ئەلانکا بۆ کۆمەلگا
چی توانیوە بکە نەک بۆ من تا ئێستا خۆم بەشداریم نەکردووە لەو بۆنانەی کە لە نەجیبەخان ئاماژەی پێکرد لە ئاستێ سەر ئاستێکی باڵا و نوخبە و کۆمەڵی خۆڵە کۆکرێتەوە ئەڵێم نابیهێنن با ساڵێک لە ناو ژنانی ئەمفالە زان چیتان بۆ ژنانی ئەمفال کردووە ڕێژەی ژنانی ئەمفال چەند بوون ئێستا لە ڕووی اقتصادیەوە وەزعیان چۆنە لە ڕووی کۆمەڵایەتیەوە وەزعیان چۆنە چەند دیراسات و توێژینەوەی زانستیان بۆ کراوە چەند خەمەکانیان هەڵگیراوە ساڵی گوەرنە ناو بۆ نمونە هەڵەبجە بزانن کیمیاباران چه ئەسەرێکی لەسەر ژن دروست کردووە ئەوانی کە ماونەتەوە لە دوای ئەوان وەزعیان چۆنە ڕەوشی ژیانیان بەرەو چه ئاڕاستەیە چێ دوجار فترەیەکی کە بچۆ بۆ گەرمیان یعنی هەر جارە تو ئەم مناسەبانە ببەرە شوێنێ بەڵام وەکو کوردەواری ئەڵێ بە ڕووسورانە بیبین دەست پڕ بێت چالاکی جوان تا ئافرەتانمان تا چەند توانێت ڕۆڵ و کاریگەریان بگەڕن لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە خێزانەکان هێرۆخان ژنان وەکو ئاماژەم پێکرد بەشێک لەو ئەرکە ئەکەوێتە ئەستۆی بۆ نمونە کۆمەڵی ڕێکخراو لەناو ئەم ساحە هەن هەرچەنەوەش بەپی ئایدۆلۆژیا جیاوازیمان هەیە تێڕوانینی من بە بانگراوندێکی فکری جیاوازە لەگەڵ ڕێکخراوێکی ترا یعنی من تێڕوانینم بۆ چارەسەری کێشەکانی ژنان لە کۆمەڵی ڕەهەندەوە ئەو بە جۆرێکی ترە بەڵام لە کۆیە ئەمانەوە ژنێکی خاوەن بەهای باڵا ژنێکی متەمەکینی ئابووری ژنێکی ڕۆشنبیری پەروەردە بێتە ناو کۆمەڵگاوە ئەم ئافرەتە لە هەر شوێنێکا بوو لە هەر بانگراوندێکی فکری جیاواز بێ ڕۆشنبیر بێ خاوەن بەها و قیەمە باڵاکان بپارێزێ لە لای خەمێکی گەورە بێت چۆن خێزان بنیاد ئەنێ و تاکەکانی خێزان چۆن پێ ئەگەیەنێ ئەمە ئێمە وەکو ڕێکخراو بەشێک لە ئەرکەکەکەوێتە ئەستۆمان بەڵام ئەرکی سەرەکی جارێکی ترەی لێمەوە هی دەسەڵاتە هی دەستگا پەیوەندیدارەکانە کە بێخەم من کە ئەتوانم ئێستا ئەوانی لە ناو مەحاکەمە هینن دادگان و ئاگایان لێ ڕۆژانە ئەبینن زۆربەی ئەو کێشانەی کە ئەم خێزانانە هەڵ ئەوە شێنەوە ڕێژەکە ئەتوان بڵێم لە حاڵەتەوە بەرەو زاهیرە هەنگاوی ناوە بەشی سەرەکی ڕەهەندی ئابووریە بەشی سەرەکی ناهۆشیاری نەبوونی هۆشیاریەکە ئێمە ئەم کچ و کوڕانەوە ئەزانن هەر ئەو خەونە هینانەیە نازانم ناوی بنێم چی ئەی لە دنیایکی خەیاڵیان بۆ خۆیان کاتێک کە دەست پێ ئەەکەن هەنگاوی سەرەتا سیرەکەن دنیایەک مەشەقە و بربەست لە بەردەمیانە دروزە بێ تۆ پێت نەگەیاندووە ئەگەر بۆ نمونە شوێنە پەیوەندیدارەکان خەمیان بێ ئەم هەرێمە چەند پاری بە هەدەرچووە لەسەر ئاستی شار و شارۆچکەکان سنتەری گەشەپێدانی هۆشیاری خێزانیمان هەبێ بۆ نمونە کچان و کوڕانی سەروی 16 ساڵ 2 ساڵ پێشەوەی بنیادی خێزان بنێت و سەقافەی خێزانی پێبە ژنوپیایەک چۆن پێکەوە مامەڵە ئەکەن و چۆن ئەتوانن ئەو بربەستانی لە بەردەمیانە دروزە بنتی پەڕێنن دوایی ساڵی ئەزمموی ژیانی یەکەم ساڵی دیسان سنتەرت هەبێ هۆشیاری و متابعی بکە هەر سنتەرەی کەیسی لەلا هەیە ڕۆژانە ئاگای لە وەزعیانە بزانە ئەم حاڵەتە دروزە بێ لە لایەکی ترەوە لە ڕووی ئابوووریەوە ئەمانە هەنگاو ئەنێن ئەگەر پارەیەکی پێشینە هەبێ و ماڵێکی ڕێکوپێکی خۆی هەبێ و مشکلی نەبێت چۆن ئەم ماڵە دروزەکات و لەسەر قەرز و شەڕ و فەرتەنە و لەسەر یعنی ئەعساب مردنی دایک و باوکەکە و منەڵەکان ئەم دوو گەنجە پێکەوە دوجار حاڵەتێکی ساردی لە بینێنا دروزە بێ مەسلەیەکی کوردیاڵێ کاسی پڕ ئاشتی ماڵە ئابووریە ئەم دەسەڵاتە خەمی ئەم گەنجانەی گرت دڵنیا بە ڕەوشی ژن زۆر چونکە ئارامترین شوێن بۆ گەشەپێدانی قودرەی ژن بریتە لە خێزان دەی تۆ لێرە ئەگەر توانی و ئەم شتانی بۆ فەراهەم بێنیت ئەو کاتە ئافرەتیش زۆر بە ئاسانی توانێت ڕۆڵی خۆی ببینێ ڕەگەزی بەرامبەریشی بە حاڵەتی ڕەتفیعل لەگەڵ یا مامەڵە نکات. باشە سەبری خان دوایە مەسەر ئەوەی تا چەند ئابووری سەربەخۆ هۆکارە بە سەرکەوتنی ژنان نەجی بەخان بەڕێز وەکو کادێرێکی ناو حیزبێکە کار و چالاکی تێ ڕۆژانە و بەشداری لە پێگە حیزبەکانشدا حیزبی کۆمەڵی دادگەری کۆنگری چوارەمی خۆی بەست و کە لەو کۆنگرێدا 3 خانم توانیان بە سەوتی خۆیان بگەنە پۆستە باڵەکانی حیزب پێ دوای ئەمە
توانای ئافەت خودی خۆیەتی کە توانێتی بگاتە ئەو پۆستە یاخود پەیڕەوی ناخۆی حیزبەکەیە. بەڵێ بێگومان هەر حیزبێک بۆ خۆی پەیڕەوی خۆی هەیە بۆ کارکردن و پێم وابێ لە ینی ژمارەیەکی زۆر لە حیزبەکانە گەرنەڵم هەمووی لە پەیڕەوی ناوخۆیان شتی جوانی تایە بۆ ئیشکردن بۆ لەسەر پرسەکانی ئافرەتان و ئەمەش بەڕاستی لە ینی وای کردووە تەنانەت زۆریان کۆتایان یعنی ڕێژەی کۆتایان دیاری کردووە بۆ سەرکەوتنی ئافرەتان بۆ پێگە باڵاکان یاخود بڵێ بۆ ناوەندی بڕیاری حیزبەکە. کۆمەڵی دادگەریش بە هەمان شێوە کە کۆتایی هەیە بەڵام لە ئەو ڕێژەی کۆتایی کە دیاری کراوە بۆ ئافرەتان ئێمە خۆشببختانە ینی چوار ینی بەپی کۆتاکە چوار خانم توانێن بگەن ئەنجومەنی سەرکردایەتی چوار خانم ینی ئەگەر بەپی کۆتابێ بەڵام سییانیان بە سەوتی خۆیان دەرچوون. ئەمە بێگومان ئیشی لەسەر کراوە هەم لەلایەن ئەندامانی حیزبەوە هەم لەلایەن ئافرەتان خۆشیانەوە. یعنی ئێمە پێشتر لە کۆنگرێ ڕابردووەکە بە کۆتاکە ئافرەتان سەرکەوتن یعنی ئەم ئافرەتانە توانیویانە دیا ڕۆڵی خۆیان بگێڕن توانیویانە کاریگەریان هەبێ لەسەر ئەندامانی کۆنگرە کار و چالاکیان بە جۆرێک بۆکە ینی خۆیان سەلماندووە توانای خۆیان دەرخستووە بەوەی کە ئافرەتیش ئەتوانێ وەکو پیاوان لە هەر پێگەیەکا بێ لە هەر پۆستێکا بێ ئەتوانێت بەڕاستی چونکە پۆست و بەڕێوەبردننی ئۆرگانەکانی حیزب و چ ئەتوانین بڵین لایانی ئیداری و دەسەڵات و تەنانەت ناو حکوومەتیش یعنی شتێک نێ بە ئافرەت نەکرێ. نەجی بەخان ئێمە ڕۆژانە دەبینین باز لەوە دەگەن کە ئافەتان ناتوانن بگنە پۆستە باڵاکان هەم لە حکوومەتە هەم لە حیزبشە بەڵام دەبینین کۆمەڵە خانممان هەیە پۆستە باڵەکانیان بڕیوە تا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئافەتە چەندان وەزیرمان هەیە ئەندام پەرلەمانمان هەیە کامانامیان خانمن. چۆن خانمێک ئەتوانێت بگاتە ئەو پۆستانە چۆن ئەتوانێت سەرکەوتن بەدەست بهێنێت؟ بێگومان ئەمە ئیشی زۆری لەسەر کراوە یعنی لە وەکو بڵێن ئاماژەمان پێیاکە یعنی ئمە بە ساڵانێکی دوور و درێژە ئیش لەسەرەوە کرێت کە ئافرەت ئەتوانێت بۆ هەر پێگەیەک هەر پۆستێکە هەبێت چ لە ناو حیزب چ لە ناو حکوومەت و دەسەڵاتە ئەتوانێت بەڕێوەی بەرێت. یعنی ئێمە نمونەمان لە ڕابردووان نمونەی جوان پێشکەش کراوە بۆیە یەکێک لەو خانمانە بەڕێز بووی کە توانوتە بگێتە پەرلەمانی کوردستان. بەڵێ بێگومان ینی وەکوتم ئەمە هەڵبژاردن ئەوەی سەلماندووە بەڵام ئەوەی کە بە تەعیندا ئەندرێت لەمەیە ئەتوانین بڵێن ئافرەتان نەگەیشتونەتە ئەو پێگانە ئەویش لەبەرەوەی بربەز لە بەردەمیانە دروست کراوە گەرنا بۆ نمونەوەی کە تەعینات بێ بۆ نمونە دەسەڵاتی جێبەجێکردن لە حکوومەتە. ئێمە خولی پێش ئێمەشوو لە خولی ئێمەشا پرۆژە هەبوو بەوەی کە ئەو ڕێژەی کە ڕێژەی کۆتایی کە لە پەرلەمانە هەیە بۆ دەسەڵاتی جێبەجێکردنیش بە هەمان شێوە دیاری بکرێت کە ڕێژەی لە سەتاسیە لە سەتاسی نەبێ لە 125 بێ بەڵام ئەمە تەبعاً ئیشکردنی زیاترێوێ ینی پێویستەکە کە خانمان بۆ خۆشیان لەو بوارەیە زیاتر چۆنڵێ ئەسپی خۆیان تاو بدەن و زیاتر لە کار و چالاکیەکانە بە جۆرێک دەرکەون کە بیسەلمێنن بەوەی کە بڵێ ئافرەتی ژەتوانێت ئەو پۆستانە بەڕێوەبەرێ بەڵام ئەمە قەناعەتی ئێمە بۆ مەرحەلەیەکی تر ئەمەش ئەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆیە لە ئێستا بەڕاستی ینی ئافرەتان پێگەی باشیان هەیە چ لە ناو حیزبەکانە چ لە پەرلەمانە چ لە سەرۆکی پەرلەمانە تەنانەت ئێستا بۆ نمونە لە پارێزگایەکی وەکو هەڵەبجە ینی وای لێ هاتوو زۆربەی پۆستە ئیداریەکان ژنان بەڕێوەیە بن کە ئەمە جێگەی خۆشحاڵێ بەڕاستی و بە حەقی خۆشیان پێگەیشتون ینی سەرکەوتوش بوون تایە کەواتە ئافرەت ئەتوانێ بگاتە ئەو پێگانە بەڵام بێگومان هەوڵی ئەوێ کارکردنی ئەوێ هەم بۆی قەناعەتی بەرامبەرەکە ئەگەر بە جۆرێکی تر لە توانای ئافرەت ئەڕوانێ قەناعەتی بگۆڕێ و هەم ئافرەتان خۆشیان هەوڵ بدەن کە زیاتر بچنە پێشەوە زیاتر خۆیان پێ بگەێنن لە سەرجەم بوارەکانە چکە بەڕاستی ئیشکردن لەو پێگانەیە توانای ئەوێت و لێهاتوێ و شارەزایی ئەوێت پسپۆڕی ئەوێت لە هەندێک لە بوارەکانە بۆیە چ کاتێک ئافرەتان گەشتنە ئەو ئاستا بێگومان پێم وانێ ڕێگری هەبێت چونکە یعنی ئێستا بەداخەوە یعنی حاڵەتێک هەیە مەسەلەن کاتێک کە ئەگەر باز لەوە بکرێت پۆستێک بدرێ بە ئافرەت لەوانەیە مەسەلەن قسە لەسەرەوە بکرێت کە ئەمە توانای ئەوەی نییە بەڵام یعنی ئێمە بخۆمان بیستومانە و بە پێشیا تێپەڕی من کە
بۆ پیاوێک ئەو ئەو خوێندنەوەی بۆ ناکرێت کە لەوانەیە ئەڵێن ینی بە جۆرێک دڵنیان لەوەی کەوە توانێت سەرکەوتوو بێن بەڵام لەوانەیە بۆ ئافرەتان وانەبێ ینی من بۆ خۆم کاتێک لە پەرلەمان بووم زۆر جار ئەو مناقەشانە دروستە بوو و یاخود لە بەرنامە لە ڕاگەیانەکانە ئەیانوت مەسەلەن ئافرەت هەیە لە پەرلەمانە تا ئێستا کەس گوێی لە دەنگی نەبووە کەس گوێی لە مداخلەیەکی نەبووە کەس گوێی پرۆژەیەکی نەبینەوە ئێ باشە خۆ پیاویشەیە بە هەمان شێوە ئەوە کەس ئەوەی لێ نەبینەوە بۆ قسە لەسەر ئەوە ناکرێت کەواتە یعنی ئافرەتان هیچیان کەمتر نییە لە توانە و لێ هاتووی لەو پۆستانەیە بەڵامی تر وەکوتمان ئێستش هەنگاوی باش ڕۆشتوین و هەنگاوی باش بڕاوە بەڵام پێویستەکە زیاتر ئافرەتان بێنە پێشەوە لە بواری ئەو بواری کە خۆیان بە تایبەتی پیان خۆشە خۆیان پڕچەک بکەن و پسپۆڕێک هەڵبژێرن بۆ خۆیان بۆی بتوانن ئیشی تیا بکەن. زۆر باشە ناوبڕێکی کورت و ئەگەڕێم وڵاتان. یەکەم لە سەڵێکە خوێ پیوەکەم کە سەڵەکە پڕ بوو ئەمجا ئەیتاوێنمەوە و دانێن سار دەبێت و سەرەکەی گرم و جاڕۆنەکەی گرمێکەمە هیزە. چیتان هەبوو دەواردان هەبوو ڕەشماڵتان هەبوو دەوارمان بوو چیخمان بوو دەواری زلە زرە هەڵەدرا لە هەر چوارەوە چیخە گەڕا یەک تۆز دریای تیا بوو. سلام عليك قڵای سرۆشک چەمی گەڵاڵە دەخیل بای شەماڵ سۆزەی سەلامم بگێڕە بە ماڵە و ماڵە دەدەی قەویلە بیدە دەست قانع و سابیر چەمی گەڵاڵە. مامالی دەنگ و باس و چۆنە؟ ڕاباش محەمدوتەنە بخوا شکر باشی دەخوا بەدیاوێ وتیان تۆزێ جۆچکەکە گوران بووە بەخوا گوێیەکیانم ناوە لە باری. کەی هەویرەکە شوێنە؟ وەڵا سەعاتێکە بێ سەعات و نیوە سەعاتێکە بێ. باشە ئەمە خومرە شتی تیا هەویرە ترشی تێ؟ خومرەی تایە سۆدەی تایە کەمێ شەکرە ودا. بابزانم دەیەکانی دەوروبەرتان کوێن؟ وەڵا وەکو دەوروبەرمان بەروەرد هەیە میرمام بەردەڕەشە ئەشکەوتان شێرە بەرەکانی سپیکەیە بە گرێزەیە کە هاوسنوور بی لەگەڵیانە مۆریاسە ئەمانە هاوسنووری لەگەڵیانە. ئەڵێم ماشەڵڵا بە پێشم شاڵەکە بێ شکر دڵتەڕی والله ترخواشە تۆزێ تعدیل و بایاخیشە بابزانانی. دووبارە سڵاوتان دەبێت سەبری خان ئێستا مۆدیلێکی تازە دروست بووە لە کوردستان ئێش بە مۆدیلکردن و بزنسکردن بە ئافرەتەوە ڕۆژانە دەبینین لە سۆشیال میدیا و کەناڵەکانی ڕاگەاندن و کۆمەڵێک ئافرەت دێنە سەر شاشەکانی ڕاگەاندن باس دەوە دەکەن کە بڕێک پارێکی خەیاڵیان دەستەکەی مانگانە یان خۆ ڕۆژانە کە ڕاگەاندنەکانیش خۆیان بانگەشە بۆ ئەوە دەکەن پێ وایە ئەمە ڕاگەاندنەکان تەسیریان هەیە لەسەر پێگە و شکۆی ئافرەت لە هەرێمی کوردستان یاخود خودی ئافرەتەکەی خۆیەتی کە پێگەکەی خۆی ناهێڵێت. ئەڵبەتە ئەم شتە هینە لە سەراستی دنیا زۆرە ئێستا ئەم شەپۆ لە هەرێمی کوردستانیشی بە جۆرێکی تێگرتووەتەوە شتەکانیش هەمووی دوو جەمسەریە هەر ئەم ئافرەتە ئەتوانێ
ڕیکلام بکات کۆمەڵێک ڕۆڵی باش ببینێ لە دنیاوی سۆشیال میدیا و مەجالە جۆر بە جۆرەکانە ئاگەشی لە قیەم و بەها و هەموو شتەکانی خۆشی بێ یعنی بێت لێرەوە لە بەشێکە ئەوەی تاقە و توانایەتی خزمەت پێشکەش بکە و ئاگاداری کەسایەتی و کیانی خۆشی بێ باسی بڕپارەی کات سەبری خان باسی بڕپارەی ئەکات پارێکی زۆر ئافرەتە ئەم بەهرە زۆری هەیە کە بڕپارەی لەسەر ئەم بەشەی تری بکەین بڵێن ئەمڕۆ چەند ژن ئیستیغلال کراوە لەو مەجالانە وەکو کاڵایەک مامەڵەی لەگەڵا ئەکرێ ئەسڵەن هینی کوردی ئەعلامی کوردی ڕاگەیاندنی کوردی تا ڕادەیەکی زۆرە توانین بڵێن ژن ڕۆڵی تایە ونە وەکو کەسایەتیکی بەقۆت ئێمە ئەبوو دراوسی بۆ نمونە ئێرانی سێری ئەو فلیمانی لە ئێرانە هەمووی زۆرینەی بەتەڵەکەی ئافرەتە ئافرەت چکیانێکی گەوری تیا هەیە بەداخەوە حتا سێری دراما کوردیەکان بکە جاری وا هەیەمە خۆمان شەرمەکەین کە سیرەکەین بەکەی ژن ئەوەنە فێری دوو لە ڕێەوە دەمەدەمێ و بەرز و نزمی و بڕێ قسەی نین و لە کەسێتی ئافرەت لە ناو زۆربەی دراماکەنا متابعی بکە ژنێکی شەڕەنگێز دوو لە ڕێەوە دەمەوەر ڕۆڵێکی نەرێنی ئەبینێ لە کۆمەڵایەتی لەگەڵ دەور و پشتا خراپ لە ئەسڵی کۆمەلگا بۆ شێوازە نیە ژنی کوردی بڕێک جار حتا لە ڕێکلامە تیجاریەکانە سەوتی ژن لەگەڵ کۆمەڵی شتات تێکەڵە کرێکە حیوانێکە بەداخەوە بۆ پەیاکردنی دوو فلز عەجەبەن ئەم ئافرەتە چۆن قۆبۆڵەکە چونکە ئینسان کەسێتی لە سەروی هەموو شتێکەوە بەهای ئینسانیت ناگۆڕێتەوە بە پارە دائیمەن من ئێستاڵێن بەعزێ جار کە خەڵک بە زەلیلی عەرزەکەن توخوا ئەمەینیەڵێن با بمری لە برسانە بەس کەسێتیت بەقۆ دەبێ یعنی ئینسان بمرێ بە عیزەتەوە باشترە ئەوی بژی بە زەلالەتەوە بە پارەیەک لەبەرەوە ژن ئەمڕۆ بەداخەوە سیاسەتێکی نێودەوڵەتی گشتیە هەموو شوێنەکانی تا ڕادەیەکی زۆر گرتووەتەوە ئێستا هەرێمی خۆشمان بەشێکە لەوە سیلعەیەکی کاڵایەکە لە ڕێکلامە خۆشکردنی زۆربەی شتەکان بە ژن ئەکرێ دوجاری ژۆکو ئاماژەم پێکرد لەبەرەوەی ژنانیش هەم ئاستی هۆشیاری لەلایەک دووش مامەڵەکردن لەگەڵ ڕووکەش و ڕوخسارە سێ مەسەلە ئیقتیسادیەکە کە ئەشێت حاجەیەکی ئیقتیسادی هەیە پڕ نابێتەوە پێداویستێکی ژیانی هەیە پڕ نابێتەوە ئاستی هۆشیاریشی لەوان نییە کە کەسایەتی خۆم گەورەترێ لەوەی کە ئەمڕۆ بازار بە من گەرم بکرێت زۆربەی ڕسمی من لەسەر شتە بێ قیەمە و بێ بەهاکان عەرز بکرێت کە جاری وایە سابوونیەکە شامپۆیەکە یعنی بڕێکی شتی سادە ئەمە ئەبێ ژن ئاستی هۆشیاری خۆی بەرزکاتەوە یعنی باقی چێکا من بە فەقیری بژیم کەی فەقیری عیبە بووە بۆ ئینسان وەختێکە دەسەڵاتێ نیە خەمی من بخوا دەسەڵاتێ نییە من بە گەورە سیر بکەم با من خۆم بە گەورە خۆم سیرکەم ئێمە سیریە جارێکی کە بۆ مێژوو ئەگەڕێمەوە هەزاران ژنمان لە ئاستی لادیەکانە و مناڵی هەتیوان هەمووی گەورە کردووە بە شتی سادە و سانا بەڵام خەڵکی خاوەن ئەخلاق و قیەمیان گەورە کردووە ئێستا ئێمە بۆچی ئەگەر شتێکمان نەبێ کەمە بۆ کەم شعوریە بۆمان ژنی ئێمە ئەبێ فێری ئەمەی بکەین بە عیزەتەوە بژی کەسایەتی خۆی بە هیچ شتێک نەگۆڕێتەوە ئەو خانمێکەوە کارت دەکات پێی وایە کە ئەبێتە خاوەن ئابوورێکی سەربەخۆی خۆی پێویستە ئافرەتان خاوەن ئابوورێکی سەربەخۆی خۆیان من بۆی بتوانن مافەکانی خۆیان بەدەست بهێنن مافی خۆیەتی ئێمە بۆنە ئەسەر خاوەنی ئابووری سەربەخۆ شتێکی تازە نییە یعنی شتێکە هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنان تەمەتوعیان کردووە دایکە خەدیجەیەکێک بۆ لەوانی کە قودرێکی زۆر بەهێزی لەو مەجاالە بەڵام ئەم ئابووریە سەربەخۆیە چۆن مامەڵەی لەگەڵا ئەکەیت چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی یەکەم چۆن بەدەستی ئەهێنیت تۆ کەسایەتی خۆتی لەسەر دانەنیت بەڵکو بێ لە ڕێ ئیشێکی گەورە کە لەگەڵ کەسایەتی توا گونجابێ لەگەڵ قیەمەکانی توا گونجابێ لەگەڵ شخصیت توی بەها باڵەکانی توا گونجابێ بەشێکی تر دوایش چۆن سەرفی ئەەکەی کەەوە یەکێک لە کێشەکانە بەداخەوە لەم ڕۆژانە من گوێم لە کەیسێک بوو ینی بینی ژن و پیاو بە تایبەتی بینی ژن و پیاو
ئەگەر گیرفانجیایی دروست بووە ئەمەی پارەی منەوە پاری ئەوە ئەمە من خەرجیەکەمەوە تۆ خەرجیەکەی دڵنیا بە ئەو خێزانە بەرەو هەڵدێر و هەڵوەشان ئەچێت. زۆر مهمە کاتێکە ژن کە باز لەوە ئەکەین ئابووری سەر بەخۆی بێ بۆی خزمەتێکی جوانتر پێشکەش بکە. بۆی پێویستی بە کەسانێک نەبێت کە ئەزیێتیان وەختێک کە ئابوووریەکە خەنە بەردەسی هاوگاریەکەن لە ڕەهەندە ئابوووریەکە کە ئەمە بێتە خاوەنی ئابووری ئەو خاوەن ئابووری جارێکی کە زەربە لە کەسایەتی نەیات ئەنانیەتی تیا دروست بکات و فێری ئەوەی بکات کە چۆن هەر بۆ خۆی سەرف بکات کە بەڕاستی کێشەکان لە ناو دادگاکانی هەرێمی کوردستانە ئەبینین ئابوورێکی سەربەخۆ بۆتە هۆکارێکی زۆر بۆ جیابوونەوەی چونکە هەر یەکەیان یعنی پیا و مەصرف بۆ خۆیەکە ژن مەصرف بۆ خۆیەکە کەواتە ئەم دوانە نەیانتوانیوە تەبایی و خۆشەویستی پێکەوە بیان توێنێتەوە چونکە ئەگەر ژن و مێرد توانی تەبایی و خۆشەویستی پێکەوە بیان توێنێتەوە باوەڕ ناکەم ڕۆژانە کەس پرسیار بکەوە پاری کێمە پاری ئەمەیە. یعنی این جاییکێک لە ئەساسیاتی دروستکردنی بەختەوەری و دروستبوونی کەسایەتی بۆ ژن لە ناو خێزانەکان ئەوەیە هەم پیاوان گیرفانیان دانەخن لە ڕوویانە هەم ژنانیش ئەوانە نەبن کە گیرفانی خۆیان داخن لە ناو خێزانیانە بەڵکو سندوقی مشتەرەک هەبێ و پێکەوە مەساریف و هەموو شتەکانی ژیان تەکمیلە بکەن و حتا ئەگەر کراش بە یەکێکیان باری زیاتر قورسی هەڵگرت نەبێتە منەت لەسەر ئەوی تر. یعنی ئەمە بڕێجار ئەشێ پیاوان بەهێز نەیانتوانی بێ عادیلانە و دادپەروەرانە نەیانتوانی بێ لەگەڵ ژنانە مامەڵە بکەن حساب و کتابی زۆری لەگەڵا کردی بێ ژن پەنا بۆ بە حەسکە ئابوووریەکی سربەخۆی هەبێ و دوجاریش کە ئابوووریە سربەخۆکی بوو حاڵەتێکی ڕەتفیعلیش لەما دروست نەبێت چۆن هەر لە مەسەلە مافەکانمانە ڕێکخراو دروست ئەبێ ئەو سەری دنیای گرتووە یعنی داواکە کۆمەڵگەیەکی بێ پیا و دروست بێ سیرەکە دوجار ژیان ناچێ بە بێ پیاویش ئیلا بێم دوانە پێکەوە تەفاهم بکەن لە ناو خێزانی شاکاتێک کە پیاوان اقتصادیان بەدەستە با ژنان نەچەوسێنەوە کە ژنانی شتێکیان بۆ دروست بێ لە ڕووی اقتصادیەوە با ڕەتفیعلیان بۆ دروست نەبێ ئەگەر مقابلەکەشی هەڵی کردبێ ئەو بێت هەڵەکە ڕاستکاتەوە با پێکەوە یەک گیرفانی مشتەرەکمان بێ یەک سەرفیاتی مشتەرەکمان هەبێ خەوفمان لە کۆمەڵێ شت نەبێ ئێمەی یعنی ئینسان زۆر خراپە دایم خەوفێکی بۆ داهاتوو هەبێ کچێک شووەکە ئەڵێ باشە بۆ ئەو نەمارەی داواکە ئەڵێ نەوەک سبینی جیابینەوە تۆ بۆ هێشتر عقدی زەواجت نەکردووە خەمی ئەو ڕۆژەتە جیابیتەوە ئەی نازانی هەر ئەم پیاوەی کە ئەمڕۆ تۆ لەوە چێ بە 100 لیرە 200 لیرە ڕازی بێ زوخاوەکە بە جەرگتا ئەوەیشی بۆی کردووی بۆی دانی بەس لە کۆڵت کەوێ کەواتە ئێمە لەسەر شتە جەوهەریەکان بنیادی ژیان بنین ئەو کاتە کەس ناچەوسێنێتەوە هەموو پێکەوە ببوورە سەبرێخان بۆهی کەمی کاتەوە چمە لای نەجیبەخان نەجیبەخان ئەو خانمانەی کە ڕۆژانە مسلمانبوونی خۆیان ڕادەگەێنن هۆکاری سەرەکیان بۆ ناو دینی ئیسلام ئەوەیە کە لە ناو دینی ئیسلامە پێگەیەکی تایبەت بۆ خانمان دیاری کراوە بەڵام لەگەڵ ئەوژان لە هەرێمی کوردستان ئێمە ڕۆژانە دەبینین ڕێکخراوەکانی ژنان ڕخنە لە دین ئەگرن بەوەی کە دین هۆکارێکی زۆرە بۆ کوشتن و چەسانەوەی خانمان تا چەند ئەم ڕخنەگرتنی ڕێکخراوەکانی ژنان دروستە خۆی بێگومان ئەگەر بەو شێوازە ڕەخنەکە ئەوها ئاراستە بکرێت دروست نییە و پێشم وانە بەو شێوازە بەڵام لەوانەیە گلەی لە هەندێ بوار هەبێ لە هەندێ پراکتیزەکردنی بواری ینی ئەو کەسانی کە مسلمانن و ئیلتیزامیانێ و پابندیان هەیە گلەی هەبێت لە ئاکارویان بەڵام بێگومان ئەگەر ڕەخنە لە دین بکرێ ئەنەج بەخانگلەکەی ئەوەیە کە ئافەتان بە وەکو ئافەتانێکی ئەلمانی نەکراوەتەوە یاخو گلەیەکە چییە کە ئافەتان ڕۆژانە چالاگوانی خانمانی ئافەتان لە خانمانی ئیسلامیەکەن گلەی ئەگەر بکرێت بێگومان بەشێکی زۆری لە ناشارەزاییە یعنی لە ئاگادار نەبوونە ئاشنا نەبوونە بە ئەحکامەکانی ئیسلام و بە شەریعەتی ئیسلامی چونکە بێگومان ئەگەر ئەوەی کە ئێمە وەکو ئافرەتانێک کە پابندین و تا ڕادەیەک شارەزایی لە ئەحکامەکانە ئەوەی ئێمە ئیزانین ئەگەر ئەوانیش بیزانن بە تەکیدی کە گلەیان نابێ و ڕەخنیان نابێت چونکە ئیسلام کاتێک هاتووە ئەسڵەن ئافرەتی ڕزگار کردووە لە کۆمەڵێ بێمافی و چەساوایی کە لە پێش ئیسلاما هەبووە ینی هەموو ئەو بابەتانی کە قسەی لەسەرکرێت لە ئیسلام بە زیادەوە هاتووە کاری لەسەر کردو بۆ ئەوی کە ئافرەت بگاتەوە ئەو مافانی کە پێشتر لی زەوت کراوە و لی سندراوەتەوە وەکو مرۆڤ
یعنی هیچ کاتێک ئیسلام جیاوازی نەکردو لە بینی ژن و پیاوەکو مرۆڤ لەوانەیە تەوزیعی ڕۆڵەکان هەبێ دابشکردنی ڕۆڵەکان هەبێ لە بینی ژن و پیاوە بۆ تەواوکاری و بۆ چۆنەتی بەڕێوەبردننی ئەو ژیانی کە دروستێکن بەڵام ئەم جیاوازیانن مانای ئەوە نییە کە ئافرەت بە شێوازێکی ترەوە یاخود بە جۆرێک مەسەلەن کەمتر لە پیا حسابی بۆ کراوە بێگومان ئەمە نەشارەزاییەوە ئاشنا نەبوونە و بەشێکیشی لەوانەیە چۆنەڵی بە ئەم قەست بێ بەویست بێ بەو شێوازە ئیرادەیەک هەبێ ویستێکە بێ بۆ ئەوی کە ئیسلام بە جۆرێک وێنا بکە بە جۆرێک پیشانی بدا بەوەی کە مافی ئافرەتی نەداوە بێگومان ئەمە شتیتری لە پشتەوەیە و بەرنامە و استراتیژی بە جۆرێک لە پشتەوەیە کە ئەیانەوێ بەو شێوازل بێن ڕۆڵی ئیسلام لاواز بکەن لە ناو کۆمەلگەیە و یاخود لە لای ئافرەتان بەو شێوازە قسەی لەسەر بکەن ئەگەر نا پێم وابێ ئەوەی کە چەند ساڵێکە یعنی ئیشی لەسەرکرێەوە ئێمە وەکو ڕێکخراوە ژنانە ئیسلامیەکان شان بەشانی ڕێکخراوەکانی تر لە حیزبەکانی تر و یاخود ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەرچەنە فکر و بۆچوونمان جیاوازە لە چۆنێتی تەڕەحکردنی کێشەکان و یاخود چۆنەتی چارەسەرکردن بەڵام بێگومان کۆمەڵێ خاڵی هاوبەشی زۆر باشیشمان هەیە کە بەردەوام ئیشمان لەسەر کردو پێکەوە هەر بۆ نمونە ئێستا پرۆژەیەک هەیە بۆ پرۆژەکە بەناوی پاراستنی خێزانە کە زۆربەی ڕێکخراوەکان ئەندامیان هەیە و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەسایەتیەکان ئیتر کەسایەتیەکان ئاینی بن یاخود چەپ بن یا هەر کەسێکی تر بن بەس بەو مەرجەی بین ئێمە هەوڵ بدەین بە هەمومانەوە پێکەوە ئینقازی ئەو بارودۆخە بکەین کە ئێستا خێزانی کوردی و خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان تێکەوتۆ چونکە بێگومان هەموو ئەبینین و ئەبیستین کە ئێستا بەڕاستی خێزانەکان بەرەو کێشەی زۆر گەورە ینی کەوتونەتە ناو ئەو کێشانەوە بە تایبەتی خێزانە تازە دروستکراوەکان وەکو خوشکی بەڕێزم ئاماژەی پێداکە لەبەرەوەی پێشتر ینی لە پێش ئەوەی بچنە ئەو ژیانەوە شارەزایکی ویان نەبوو بۆ ئێستا کە کێشەکان زۆر بوون بەڕاستی ئێمە ئەبێ وەکو ڕێکخراوەکان وەکو ئەوانەی لە بواری ژنانە چالاکی ئەەکەین و هەوڵ ئەدەین کە ژنان لە ئاستێکی باشابن ئێمە ئەو پرۆژێ هەیە کە ئێستا خۆشببختانە هەموو لایەنەکان بەشدارن چونکە ئەوانی ژۆکو ئێمە گەشتونەتە و قەناعەتەی کە هەندێ بەهای باڵا هەیە پێویستە کاکە بەڕاستی ئیشی لەسەر بکرێت و جارێکی تر کۆمەلگای لەسەر بنیاد بنرێتەوە یعنی بۆ نمونە ئەوەی کە تۆ باست کرد پرسیارە لە سەبریخان کرد لەسەرەوەی مەسەلەن مەسەلەی ڕاگەیاندن مەسەلەی کۆمەڵێ کەس کە دەرکەوتون لە ڕاگەیان و بە شێوەیەکی سلبی کار لەسەر کۆمەلگاکەن بەڕاستی ئەمە بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە سەر دەسەڵات بەوەی کە بۆ نمونە بەرپرسێک لە تورکیا بەرپرسی حیزبێ قسە ئەکات لەسەر پێگەی کورد و لەسەر مەسەلەی کورد بەجارێ هەمووی هاتۆتە قسە لەسەری بەڵام ئەو ڕاگەیاندنانە ئەو فلیمانەی کە 2000 ئەڵقەیە ڕۆژانە کار لەسەر هەڵۆشانە و تێکدانی خێزانەکانی ماکەن ئەم دەسەڵاتە هاتۆ ڕاگەانی خسۆتە خزمەتیانەوە کەواتە ئەمە ئەرکی گەورە لەسەر ئەوانە بەڵام ئێمەش بە هەمومان پێکەوە هەوڵ بدەین ئینشاءالله ئەو کێشانە بەرەو کەمبوونەوە بچن ئەگەر بنەبڕین نەنجی بەخان کۆتا پرسیارم بە هەردووکتانە بۆچی ڕۆژانە تونوتیژیرەکان پێشکاریەکان بەرامبەر ئافرەت زیاد دەکات لەگەڵەوەشدا کۆمەڵە ڕێکخراوی ژنانمان هەیە ئەرک و کاریگەری ئەم ڕێکخراوانە چێ لە هەرێمی کوردستاندا فەرموو نەنجی بەخان واللهی بە قەناعەتی من تونوتیژی کە زیادی کردووە ینی لەوانەیە شێوازەکەی گۆڕاوە لەوانەیە چەندایەتێ بڵین چەندایەتێکی زیادی کردەوە بەڵام چۆنێتێکی گۆڕانکاری بەسەراتوە ئەمەش سروشتی کۆمەلگایە بەڕاستی وەکو ئاماژەمان پێدا زیادبوونی تونوتیژی ئەمە هۆکاری زۆری لە پشتەوەیە بەڵام ئێستا کە زیاد بووە ئەتوانین بڵین کۆمەلگاش ینی فراوان بووە مثلەن خەڵک زیادی کردووە بۆ نمونە کۆمەڵێک کێشەی ترمان هەیە کە ئەمە کاریگەری لەسەر خێزانەکان کردوەکو سەبرێخان ئاماژەی پێ کێشەی ئابووریە کێشەی سیاسیە تا ڕادەیە کە کاریگەری هەبووە یعنی ئێمە هۆکار زۆرە بۆ زیادبوونی تونوتیژیەکان ئەمە ناکاتە ئەوەی کە ڕێکخراوەکان هیچیان نەکردو یا مەسەلەن ئەوان هۆکارن بەڵکو ئەوان بەردەوامن لە کارکردن بەڵام ئیتر کێشەکان کە زیاد ئەبێ ئەمە کۆمەڵی هۆکاری تر هەیە کە وای کردو کێشەکان زیاد بێ کە تۆپەلەتە ئێستا ئەگەرنا هۆکارەکان نەبوونی کات ئەگینا پێم خۆش بوو زیاتر درێژە بە گفتوگۆکە بدەین سەبریخان
هەمان پرسیاری نەجیبەخان لە بەڕێزش ئەەکەمەوە وەڵاهی وازانم زۆربەی وازەحە هۆکاری ئەو تونند و تیژیانە بۆ چێ گەڕێتەوە ئێستا وەکو ئاماژەم پێکردژن و پیا بە شێوازێکی گشتی لە بەردەم ئەو تونند و تیژیانە ئێستا زۆر نامە بۆ جاران بڵێن پیاوێک خۆی کوژت ئێستا سیرەکەی ڕۆژانە یا کوژرا پیاوان خۆیان کوژن ئەکوژرێن هەموو شتێکانی لەمانە بە فعلی کەشوهەوایەکی نائارامی سیاسیمان هەیە کەشوهەوایەکی نائارامی ئابووری هەمووی لە حاڵەتێکی تەوەتورایە بەردەوام خێری سیرەکە لە هەواڵەکانە موچە ئەدرێ نادرێ ئاخر ئەمە گەورەترین کارەساتە بەسەرە میلەتە هاتووە لە هیچ شوێنێکی دنیا شتیوان نییە موچە بوو بێتە کێشە بۆ خەڵک لە کات و ساتی وەختی خۆی ئایتر تۆ کە کیانت هەبوو مەفروزە لە تەرتیبت کردبێ مافەکانی ئافرەت ڕێکخراوەکانی جیاوازیمان هەیە ڕێکخراومان هەیە وتم دیدگا و بۆ چوونەکانی بە جۆرێکە لەوە چێ لەو ڕێگەیەوە بزانێ ژن مافەکانی بەدەستهێنێ دژایەتی پیاو بکات سیرا لەگەڵ پیاوە بکە یعنی ڕەتفعلی لەگەڵا دروست بێت بە فعلی ئەمە تەسیرەکە بۆ دروستبوونی تونند و تیژی چونکە هەر مەسەلی کوردیاڵیەوەی کە بەو زمانە شیرینە توانی مارێ لە کون دەربێنێ ناتوانانی بۆ شێوازێکی تر ئێمەی ژنان ئەگەر ئەمانەوێت مافەکانمان بەدەستبێنین ئەبێت زۆر بە زمانێکی ئارامانە دەور و پشتی خۆمان بدوێنین هودوء بین لەگەڵیانە بەردەوام بە زمانی گوڵ داوای مافەکانی خۆمان بکەین وە بە کردار شتی جوان پێشکەش بکەین دوجار یعنی ئەمە ژیانی ئینسانە حتا قیامە دیێت ململانێ لە بینمانە هەیە بەڵام هێزی تەفەهم لە بینی دوو ڕەگەزەکە ئەو ململانەیە بەرەو کەمبوونەوە هیوادارم تاکەکانیشبین زیاتر لە یەکتر حاڵی بین کە حاڵی بوون دروست بوو پێکەوە ژیانیش خۆش دەستان خۆش بێت ئەزێتان کێشە بە هیوای ئەوەی کە ئافرەتانی کورد زیاتر هۆشیار بن لە بەدەستێنانی مافەکانی خۆیان و هیوای سەرکەوتن بۆ هەموو ئافرەتانی کورد تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ